لە خەوە چوو ئەسڵەن لە ڕاستی ناچوە شتانێکە من بینی. من لێرە نایتر وەکو شاید حاڵێک بە چاوی خۆم بینیم ئەم دێسووتان و وێرانکردن و ئاوارەکردنی خەڵکو و ئەوانە هەوەی بە چای خۆم بینیم و وەکو شاید حاڵێک ئەوسا ئێمە یعنی من با بڵێن یانە دەوری کامێرەمانێکمە بین و کامێرەمانە سێرماکردم بینیم خەڵکەکە هەمووی خەڵکی جوتیار و فەلاح و هەژار و ژن و پیا و مێر پیاوی بە پیر و ئەوانە ژیانی ئاسایی خۆیانەکەن ینی گوناحیان چییە بەم شێوەیە زڵمیان لێکرد یەکانیان پەختەکرێ کانیاوەکانیان زاهراویە کرێ خۆیان زۆریان بۆ هێنان کەەوە ڕاپێچیان کەن و سواری سیاری سوغڕیان کەن لە پاس و لە زیلی عسکەری و ئەیان بردن بۆ شوێنی نادیار کەس نەیزانی بۆ کوانە وەکو ئەوەی کە کەسێک ڕوویایەکی هوەری هەبێ باگراوندێکی هوەری هەبێتم ئەگەر فرسەتی ژیانم ما و بەسوودفە لەم ژیان ڕزگارم بوو نەگیرام نەمردم ئەبێ ئەم چیرۆکە بە هەموو دنیا ڕابگەێنم. بە بڕای من تاوانی ئەنفال ئەگەر لە ئاسی تاوانی هۆڵۆکۆز نەبێ کەمتر نییە. جا ئێمە قساکەین لەسەرەوەی کە مەسەلەن چۆن دۆکۆمنت بکرێ. دۆکۆمنت با بڵێن بە ڕێگای جیاواز تۆ ئەتوانانی دۆکۆمنتکەی. دۆکۆمنتێک هەیە بە مێژووی زارەشیەوانن کە خەڵکی ئاسایی کە با بڵێن کارکتەر یا شایەت حاڵی ڕووداوەکەن جا ڕەنگە ئەو شایەت حاڵانە هەر قوربانیەکان نەبن ڕەنگە جەلادەکانیش بن. تۆ دەی ڕیکۆردی ئەمانەکەی. گرنگترینیان بە بڕای من ئیمەیجە یا وێنێ و یا خودت بە وێناکردنە. هەوڵم داوە کە کوردایەتی لە کارەکان دەربێنم زیاتر هیومانەتی بەمێ بە تایبەتی لەو ئیشە شەیپانەی کە کردومە پێداگریم کرد لەسەرەوەی کە وابگەڕم بۆ کوردستان 28 قوربانی ئەنفال مقابلەم کردن دانیشتم لەگەڵیانە ژیان نامەکەیان حەدەسەکانیان گۆڕانکاریەکان و کەوتمە کارکردن لە سەریان کە ئەو ئازار و مەینەتی و ناخۆشیانی کە بینیویانە من بە هێڵکاریم جێڕامەوە. کاتێک کە کەسێک بەرامبەر بەم وێنەیە ئەوەستێ ئەو دەمە تۆ ئەتوانێت بێتە ناو دنیای تۆ. کەسێک بەرامبەر بە تابلۆیەشی دکتۆر عوسمان تێگەیشتنی بۆ مێژووی کوردەبێ خودی قوربانیەکە خۆی با بڵێن ئەو خوێندنەوەی بۆ نەبێ بۆ لەبەر ئێمە لە ڕاستیە تاکو ئێستا گرفتمان هەیە لە دووشتە. گرفتێکمان هەیە لە بەوێناکردنی ئازارەکەمان یا بەوێناکردنی برینەکەمان یا جێڕانەوەی چیرۆکەکەمان بە شێوەیە کە پێویستە بیژێڕینەوە.